بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە خۆشەویستانم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە خۆشەویستانم بەهانێکی ساردی زستان بەرنامەی ئاوادان بێ لە یەکێک لە گوندەکانی بناری سوورێن دەشتی شارە زوور بە خزمەت ئێوەی خۆشەویست دەکاتەوە ئەویش گوندی بەردەبەلە دوایی لە درێژەی بەرنامەکە ڕوونەبێتەوە بەردەبەل کەوتوتە کوێوە بەزەوەی کەی بینن لە پشتەوە ئەوە شاخی سوورێنە وەگە بینن مەندیلێکی سپی پۆشیوە واتە بەفرێکی باشی لێباریوە سوپاس بخوا خۆشەویستانم بەرنامەی ئاوادان بێ بە خۆشی ئێوەیە بۆ دڵ و دەروون و فەرەحی دڵ و دەرونی ئێوەیە بۆیە ئەو لەحزانی کە ئێمە زانین کە لە بەردەمی بەرنامەکە دانیشن بەرنامەکەتان پێخۆشە ئێمەش خۆشحاڵەکە دەمەوێت ئەوەش بڵێم کە زۆر جار پێشنیارەکرێ یاخود ڕێکخناگیرێ بە دڵنیاییەوە ئەوە ئاڵێم ڕاستە ئێمە بە دڵ و بەجیان ئەم بەرنامەیەکەین بەڵام دڵنیاین لەوەی کە بەرنامەکە کەم و کوڕی هەر دەبێ بۆیە بمان بورن بە گەورەی خۆتان پیرەمێردی شاعیر جوانە فەرمێ کە من هەڵم کرد مەیکە بە شایی تۆش هەڵاکەی ئێستا نادوایی ئامۆژگاریم کە بڵێ ڕاست وایە بزانە ڕۆژان ڕۆژی لە دوایە فەرمون با پێکەوە بچین بۆ بەردەبەل حاجی سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. قوربانێ مازانی کە لە بەردەبەلە چەند بەرەبابێک هەیە حەزەکەین معلوماتمان بیتێ لەسەر ئەو بەرەبابانە با بزانین سەرەتا یەک بنە ماڵە بوون دوایی بوون بە چەند بەرەبابێک یاخود هەر چەند بەرەبابێکی جیاواز بوون لە شوێنی ترەوە هاتوون و لێرە نیشتەجێ بوون ئەمە چۆنە؟ ئەمە وەختی خۆی یەک بەرەبابین لە تۆغەی دێکۆنی پێویستە هەنێک کەلاوەکانی ماوە تۆ یەک بەرەبابین ئێستا بووین بە چوار بەرەبابێکیان پێڵن تازەدەی لە خواروێ بەرەبای دەمە سێ بەرەبابیان لەرا تێکەڵی بە یەکا ئەمجار ما بەرەبابی تریشمان نەیە ئاوا لێ ماڵی کردێ لەو دەوکما حاجە ماڵێندی کردێ بەجا ئەمەسە چوار یەک بەرەبابین باشە قوربان پێچێ وەختی خۆی یەک بنە ماڵە بوو بێ یەک بنە ماڵە بین بە تاکید یەک بنە ماڵ و یەک بەرەبابی کاک حاجی عادەتەن ئەم بنارانە ئەو کەسانە ئاوادانیانە کردەوە کە ئاژەڵدار بوون با بزانین ئەوەی سەرەتا کە ئێرە ئاوادان کراوەتەوە ئەو بنەماڵی کە ئاوادانی کردوتەوە بۆ ئاژەڵداری هاتووە بۆ ئێرە قڕوان بە تاکید بۆ ئاژەڵداری هاتووە بۆ ئێرە ئاژەڵدار بوو حەیوانمان بوو بزنمان بوو مەڕمان بوو وڵاقمان بوو ئەنەوەی گوێرەشمان بوو یەسرمان بوو بە خەریکی بەوە مەشغوڵ بین و فەرعاتمان بوو ئەی فەرعاتەکە گەنممان کردو بڵێن جۆمان کردو و نیسکمان کردو نۆکمان کردو هەموو وەختی خۆی تووتنمان کردو مەرەزەشمان بوو لەبەری ئاوایەکە پێڵن بەری تۆکە لێ مەرەزەمان کرد ئەم چواردی هەمی یەک بەرەباب بوون چوار یەک بەرەبابین سلام علیکم چۆنی؟ بەخێر بێ یاخواسەر چاوماتی یاخوا بەخێر بێت دەست خۆش بێ نانی بەیانەکەت بە ساو زۆر خۆش بوو دەست وا نۆشی گیانتان بێ ئافرێتان بێ نۆشی گیانتان بێ بەخێر بێن یاخوا زۆر سوپاس دەکەم دادە تو بە وەختی خۆی ژنانی قەدیم لە لادەکانە زۆر مەشغوڵ بوون لەلایەک ئاژەڵداریان هەبوو جا ئاژەڵداری مەسەرم بۆ نمونە هەر لە مەشکە ژاندن و شیرێژ و کەشک و پەنیر و ئەمانەوە بیگرە دوایش مەسەلەن بۆ نمونە بوو لە دەغڵودان و لەوانەیە یارمەتی پیاوەکانیانەدا گەڵیشانەکردن ئازانم یارمەتی پیاوەکانیانەدا و سەپانیشان لەگەڵا کردن با بزانم ژنانی ئێستا لە گوندا خەریکی چین یا با بڵێن لە
گوندەکەی ئەوە مەشغوڵی چی؟ والله ئیسە خەریکی وڵاخین و ماڭا دۆشن و مەشکە ژەنین و ئەمجا دوای ئەوە کەرەوەکەین و سیرەنج و ئەمجارە ئیتر خەریکی ئەوانینە. باشە ژیانی لادێ ئێستا قورسە یاخود دڵ و دەروونێکی ئاسوودەتان هەیە؟ ئیسە خۆشتر ژیانی لادێ ئیسە باشترەکە. باشە ئەرە والله بەس ئێستا بەروخانووی ئێستا لە ئیشارە چێ جاران مەسەنە هەڵاش و سینی دار بوو سەربانە بووە بیجێڕی و بیتلێنی و دڵۆپا هەبوو نازانم کاتە بەفرەباری بیماڵە و بەڵام ئێستا سەیرەکەی هەرۆکو شارەکە خانوەکان دۆکان وەکو شار وایە خوانێ ڕێز هەمی مسەلەحە هەمی چیمەندۆیە پاک و تەمیزە پوختەیە هیچ ئەرکێکی نییە وەکو ساڵان زۆر. باشە ئەی چۆنە زۆپای دارەداناوە؟ وەڵا زۆپایدار بۆ گەرمیتمان دنیا ساردە و ماڵەکە ساردە و نەود نییە و ئەم جارێتە زۆپادارەکە ماڵەکە خۆشە و گەرمیەکات. باشە دادەتو با ئێمە کەرەمان لەسەر سفرەکەتانە بینی و خواردیشمان سپاس دەکەین با بزانم کەرەکە تۆ بەدەستی خۆ دروست کرد یا کڕی بود؟ وەڵا خۆم بەدەستی خۆم دروستیەکەم. ئاوا؟ ئەرە وەڵا. باشە ئێوە مانگاتانەیە یا حیوانی وردە؟ وەڵا مانگامانەیە. مانگا. ئەرە وەڵا. چۆنە حیوانی وردتان ڕانەگرتووە؟ وەڵی بۆمان بەخێو ناکرێ. ئەرە وەڵا ناتوانین بۆمان بەخێو ناکرێ مناڵەکان تەلەبەن نە مەکتەبان. ئەرە وەڵی تر کەس نییە هی پیاوی گەرەکە بەخێریکە وڵا کوڕی گەرەکە شوان بێ. باشە ئەگەر ئێستا خانۆکە بۆ بگۆڕن مەسەلەن بۆن منە لە شارە بڵێن وەرە بۆ شار بەردەبەل بەجێ هێڵی؟ نەوەڵا بەردەبەل خۆشە تا شار. ئەرە وەڵا بەردەبەل خۆشە تا شار. تۆ پێم بڵێ تۆ موالیدی 1940 بەڵێ ئەکاتە 80 ساڵ وانە؟ بەڵێ ئەگەر پێت بڵێن بە خێرایی لەم 80 ساڵات چیت بینیوە؟ بەڵێ ئەتوانی چیمان بۆ باسکەی؟ باشی وەکو چۆن ئەفەرمی باشی مەسەلەن بۆ نمونە هەر لە نەهامەتیەوە بیگرە بەڵێ هەر لە خۆشیەوە بیگرە لە شین و شایەوە بیگرە لە خەلە و خەرمانەوە بیگرە لە ئاژەڵداریەوە بیگرە لە کەر و کاروانەوە بیگرە بابزانین چیت کردووە تۆ؟ وەڵڵاهی مامۆسا ئێمە لە زەمانی سەدام حوسێنە ڕامان نەیەکرد تۆپی پێوە ناین 100 کەرە خۆزەم بەو ڕۆژە کە سەدام حوسێن تۆپی بۆ خشتین و ئێمە ڕامانەکرد. باشە بۆ 100 کەرە تێر و تەسەل بووین تێر و تەسەل بووین پارەمان بوو تێر و تەسەل بووین بەڵام ئیشاکێ میلەت ڕای کرد هەمووی لە بەحری ئیجێ مرد لە برسا ڕۆی میلەتیان فەوتان ئەمانە. باشە کەواتە نەهامەتی ئێستا زۆرتر یا قەدیم؟ زۆر نەهامەتی ئیسێ 100 قاتی ئەو سایە نەک 1 قات و 2 قات. باشە خۆ ئەو تەمەنەی تۆ لە ڕابردووە ئەڵەن ژیان سەخت بووە وەختی خۆی لەوانەیە پشتێنە بەفر لێرە ببارێ تێگەشتی ژیانێکی سەختان بەڕێ کردبێ خواردن وەکو ئێستا نەبوو ئیش و کار زۆر بوو تەنانەت پێڵاو و پێخەف و جلوبەرژیش وەکو ئێستا نەبوو چۆنەوە ئێستا ئەڵەی خۆزگەم بەو کاتەکە؟ مامۆسا ئەو وەختە ئێمە دڵمان ناڕەحەت نەبوو برسیمان نەبوو ئیساتە هەر بە زۆر گرانیان هانیە سەپانیانە بەسەرم خەڵقا. ئەی چۆن سەدام حوسێن بەس نەوتی کەرکووک یەفرۆشت چی ڕسق هەیە خواردەمەنی پێی ئەداینەمان هانی من وەکالەتم بوو ئەمان هانی بەڵێ موسی ڕیشتاشینی ئەوانە بۆ خەڵکەکە جگەرە پیاڵەژێر پیاڵە سۆدە چت نەبووە نەمانداتی تێگەی ئیشاتە 50 بۆریان ڕاکێشا بۆ تورکیا بۆ سووریا و ئێمەش لە برسا خەریکی نەمدی. تۆ باشە با بزانم ئێستا تۆ پێم بڵێ چیت هەیە ئێستا لەم لادەیە تۆ؟ هیچم نییە بەخوا هیچ
ئەی باشە بەچی ئەژی چۆن ئەژی خستم بەخوا کوڕەکانم ئەگەر تۆزەیەکم بووە نێ بەوەژی مەلایفانم ژێنێ کوڕەکانمان ژێنن تێگەی گیانم دەرچوو ئەوەنە بێوارم کرد خۆم هەتا ڕایەکیان باوکم لە داخانە هێسرەکەی فرۆشت ئەوەنە بێواری پێشمەرگەم کرد ڕاستە دادا بێ سەلام عەلەیکوم چۆنی باشی چاچی ئەوە تۆزەیەتە دەرەوە دووسێ قسام بکەین ئای بەخێرێ چۆنی باشی وەسە چۆنە چاچی نامناسی من ناوم پەیوەند عومەرە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە هاتوومە خزمەتت یاخوا بە خێر بێسەر ئەو چاوار تۆ پێم بڵە تەلەڤیزیۆنت هەیە کەناڵەکەی ئێمە هەیە یاننا بەخوا نازانم من لە کەناڵ و منڵشتم لەبیرەوە چوە نەخۆشیەکەم وری حەچیشتە لەبیرم کەناڵ و مناڵ نازانی نەوەڵە ئێ زۆر باشە ئەی چێ بۆتینەکە بۆ کۆرە کچەکان کورە محەمەڵ ئەتۆ زانی چی بڵێ پەیامیشم بۆ بخێنە سەر بۆی دوای نازانم هەیە پەیام نازانم هەتانەوە نییە بەخوا ئەگەر نازانم نەتان بوو ئەگەر نەتان بوو بە کچەکان بڵێن ئەوشمان بۆ خەزنکە باشە تۆ پێەوە چیەکەی ئێستا خەریکی چی ئەم کولانەیە چێ هینی مریشکە ئیمریشکە چی لێ کرد گسکێرەم و پاکەکەم زۆر باشە تۆ پێم لە مریشکەکانی هێلکەکەرن مریشک بەتەنیا بەس مریشکت هەیە یا قەلوشتیش تێ وەڵا هەر مریشکم هەیە و دوو قازنەوەیتر نیمانێ باشە تۆ پێم بڵێ ڕاوکەیان بۆ دانی ڕاوکە چێت تۆ بۆ مان باسکە باغەکە باغەکەی بۆ دانی ئەی هێلکەکەی خۆیان بۆ دانانی وەڵایشم بانەیشکێنن وێ خۆ چی دەنوچی لێن نییە ئەچنە سەری شەڕەکەن و ئەیشکێنم ئەسا ئێستا بینەران ئەڵەن ڕاوکە چییە تۆ چۆن بۆیان ڕوونەکەی تۆ ڕاوکە چییە ڕاوکە ئەوەتەکە ئەو مرە نەڕابم لاولاو دەڵی نەکاو ئیترکە ئەو هێرکەتە بۆ دانایە تۆ سەری دا ئەنیشی با منیش تۆزە تەوزیحی بم ڕاوکە بریتە لەوەی کە زۆر جار لە کولانەکە هێلکەیەکی خۆیان بۆ داهانا بۆی لەم لاولا هێلکە نەکا بێتەوە لەوێ هێلکە بکە ئەوسا عەقڵ هەبوو نەبوو ئەی کوی بوو وەڵا نازانم بۆ نەبوو کێوی بوو خەڵکی کێوی ئەیجا ئەوسا خۆشتر بووە ئێستا وەڵا ئیسە خۆش ئێستا خۆشە ئارە وەڵا ئێستا بۆ خۆشە بۆ وەڵا ئیسە هارینە لادیا و خۆشەش کرد و ئەی خەفەتێکمان بێ دەینوە باو باشە تۆ پێم بڵێ بەس مریشکت هەیە یاخود ڕەشەوڵاکیشت هەیە وڵاخیشم هەیە ئەی حیوانە وردە وەڵا نیمانێ چیت هەیە مانگا باشە مانگا ئێستا شیری تایە شیرەکەی ئێوە چی لێکن وەڵای کوێنم و ئەیکەم بە ماس بەتەنیا تۆ پێم بڵێ تۆ مەشکە ژانووە مەشکەی پێست خۆشم خاسم کردووە خۆش خاس کرد چۆنتان خاسە کرد وەڵی ترە عیب نەبێ ئەمان هاول ئەمان پێچاوە تا تووکەکەمان لێ کردووە و دوای ئەوە خوێمانە کرد و دوای خوێکەمان هاو دامانە تاشی و جوتان ناکرد جوت ئای چۆن تاڵتان نەکرد قەیناکە سیخچەیە قەیناکە مشکل سەرمامە هەت تۆ سەرماتە ئاخر نابێ بچینە بەرخۆرەکە بۆ ئێمە باش نییە ئێمەش نەخۆشین نەخۆش ناون ئیشەڵا ئەزانی چی ئێمەش نەخۆشین نەخۆشەکەی ئێمە کە چوینە بەر هەتاو بە کەڵک نایە ڕسمەکەمان بە کەڵک نایە باشە تۆ پێم بڵێ وەختی خۆی ئەو دار و هینەی کە مەشکەکەتان پێەوە سێپاتان پێگوت باشە لە ناوەڕاستیە لە دەستەکەی و بۆ پاشۆکانی دارێک ئاوا هاتو دارێکیان ئەوە پێمانەوە دۆژەنگ دار دۆژەنگ ئاوە تا دەست ئەم پێمانەوە لۆلە باشە ئەوەسیارێک بۆ مەشکە حیوانی مێ باش بوو یای نێر وەڵا بزن باشتر یعنی نێرینە ئەو تەنکتر بوو حیوان تۆزێت پێسەکەی تەنکە باشە ئەی کەرەکەتان چۆن نەگرت کارەکە جوان مەشکەکە مەژەند و جوان و پوختە گردە بووە و ئەم جارە ئەم هاو دەستمە شۆری و جوان پوختە خڕمە کرد و ئەم کردە سەتڵێک و خوێمە باشە ئەو کاتە خۆ ئاوی سارد بۆ شوێ نەبوو چۆن کەرەکە خڕەبەوە وەڵا ئاهین بوو ئاوی سارد بوو ئەزانی بەچوی بۆ کانی و شت بوو سارد بوو ئەمان هاورد ئەمدا کەرەکەمان کووە کردووە و جوان و پوختە ئەمان تاوان و ئەمان کرد بە ڕۆنی کوردی و ئەمان کردە هیزە
ئەگەر شێوازەکەی بگۆڕین ئاوا نابێ ئەوەش من هەر ئاوا وردیکەم مەشان بۆ نمونە ئاوا قاچی پێوەنی دار ورد کردوانە بەڵێ بۆ زۆپا ڕەش بەڵێ بەڵێ وەرە زۆپاکەیەوە ڕەش نییە تورکیەکان تورکیەکانە قاوەیە بەڵێ ئەمە دارێکی جوانە ئەمە داری چییە؟ داری تووەڵە تو بەڵێ تو وازام لە کاتی داگرستانە تۆزە پرچک و ئەوانەشی هەیەوانە بەڵێ هەیە بەڵام بەس بۆ دارێکی زۆپا مشکلە. زۆر چاقە و پتە و دارەکەی و درەنگ تاوا ئەمە پشکۆی چاکیشی هەیە بەڵێ بەڵێ هەیە یارەوەڵە بەرەوەڵ تینێکی چاکیشی هەیە ئارە وەڵای باشی باشە ئەمە ئێستا ئاوا پێڵەن چی داری چی داری توی پێڵێ ئەخرەزانم ئێستا ئەم جۆرە داری زۆپای پێڵێن ئێستا. دارە لەکردنا تۆ پێم بڵێ لە داروورکردنا تۆ ئازای وانە بەڵێ باشە چ دارێک یەکسەر کە تەورەکە لێە یەکسەرە قەڵشێت داری خڕەکانیان ئەوە کە گرێپیەوە ئەوە ئەمە پێشتر حتمما بە مشار بڕاوە بەڵێ بەڵێ حاضر کراوە بۆی کە بە ئەندازە زۆپاکە بەڵێ بەڵێ بە تەورەکە بیشکێنیا بی قەڵشیت و ئیتر دوای بکەیتە زۆپاکەوە بەڵێ حەسم کرد تۆزێکی هیلاکی ژەبیت لە بەڵێ بەڵێ وایە بەڵێ. هیلاکی دەوێت چکم تە ڕۆشاندن بەڵێ هیداکەبی بەس ئەزانی چی تۆ مایکەم بۆ بگرە جارە نەزانی چیان نەکرد ئەمە نەکرد ساڵ لەوانێ باوکت بزانێت جانیە کە لیان نەیە لە دارەکەیانەیە بۆ نمونە ئاوهانیە ئاوا دەنگی شیان نقەیان لەگەڵان با لە باوکت بپرسم من تەمانەمە لە هەندێک شوێن پێڵەن داری قەڵاشکەری بەڵێ دەڵای دانی زەنگە قلیشە ئەبە زەنگ بەڵێ مەوەی زەردە قلیش زەردە قلیش بەڵێ بەڵێ زەردە قلیش ئێ. زۆر باشە بۆ پێڵەن زەردە قلیش والله لەبەر ئەوەی ئەزا قلیشە ئەم دارەوە ئەوڵ ساقە کە بە تەورای قلیشین پێڵێن زەردە قلیش زەردەقی ناوی دەرەکەوی ئەوێ زەردەقی ناوی دەرەکەوی ئەرەوە زەردە بۆیە زەردە دەستەکان خۆش بێ و دەست خۆش بێ کایزەلاجان سەلام عەلیکوم عليك السلام وبخير من ست شاوكان ئەڵێ وا ڕۆژ گەیشتە نیوە ئاسمانێ بەس هێشتا ئێوە نا ڕەشەوڵاقتان ڕۆیشتووە نا ئاژەڵتان ڕۆیوە چییە بۆ ئەمڕۆ بە دەری ناکەن والله إن روبخوي أو هواكي سارد وبار شو ئەوە لو الرجنية لدروبي خوا ماشڵە خۆڵە ئەو قل ما حسينية دیار آخر خوي لو رقب عملي ولا غناية ئەها هشتك صوزة بەس بۆ دەمی حیوانی ورد چاکە أرى والله بو حيواني پێتە ڕەبنەوە باشتر بو حيواني وده فقط بو ولا بكارناية باشە ئەم ساڵ باران دوا کەوتووە أرى والله زور ئە تۆ پێم بڵێ ئەو بەفری باریوە پێتان خۆشە زور ئەوە بۆ بەتابەتی بۆ کانیاوەکانی ئێوە زۆر قل ما جابو كان يا وشاك وهالصالك بفر زور بي لدواجارة أو زور أو تقي باشە تۆ پێم بڵێ ئێستا تۆ بەس ڕەشەوڵاقت هەیە بلي ئێستا وەختی ئەوەیە کە مانگا شیری تیابێ و بیدۆشی بەخوا بۆ ماڵەکەی خۆی باشە نامەسەلی فرۆشتنوانە نییە ئیتر ئەوە ماڵێ دوان سیارێکمان هەیە کە زابێ شیرەکەی بۆ ماچی خۆمانەنا باشە ئێستا ئەوە بینیم گۆلکیان هەیە بڵێ شیرەکە گۆلکەی خوا وەڵا هەر ڕۆژە سارد بێ باشە ئێستا چیانە دەنێ وەکو لەوەڕ و ئەوانە وەکو لەوەڕ کانە دەینێ و بە ئاردۆ و یا بڕێشان بۆکەن هەر بە کاکە و ئەیان دەینێ لەبەر ئەوە کە ئەی جوانانێ نەوەڵە باشە ئەی ئەو کاو ئاردە لیان نادا نانگیرێ ئەو سەوزەجیا هەستەکەم بۆ بە حەدە ئەیان دەینێ کە زەرەری نەبێ زەرەدی نەبێت باشە چۆنە حیوانی وردە ڕانەگرتووە والله حیوانی وردەوە کەسێک کە مناڵی نەبێ ناتوانێت بە خێوی بکە دەی قوربانجان موفق بی انشاءالله خوای گەورە بەرەکەت بخاتە سەر سەروەت و نەماڵ بەخێر من سەر چاوەکانم سپاس دەکەیت بابزانم چیتێ صح
بۆی دیار بێ ئەمە خوازانە چەند ساڵ هەڵ نەدراوەتەوە ها بزانم شوێ قاچی هەیە بچمە ناوی وەرە چۆن قاچی بۆ کراوە هەڵا قوربانە بێ چۆن قاکە ئەمە جاران بیر لێدەر هەبوو کارێسکەن هەبوو ئەم بیران هەڵەکەن یانێ بووە لێ بزانێ مەسەن زۆر جار دوو کەس بوون ئەم دوو کەسەیەکیان لێدا ئەکیشان لەسەرەوە هەڵیەکێشا ئەنجا بەم شێوەیە بەبەرد هەڵیان نەچنی بۆی بیرەکە دانەڕوخێ و بمێنێتەوە ئێسان بیرەش بیری دەستە بەدەست هەم بە دەست لێدراوە هەم بە دەستیش هەڵچنراوە با بێمەوە سەرەوە لە دوورەوە جۆمان لە دەنجی تەورەکە بوو بەڵێ ئەم تۆ بۆ چێ بڕی بۆ سووتان بۆ زۆپا تۆ پێم بڵێ لەبەر خاتری تۆکەی بڕیا لەبەر خاتری وەڵا هەرکەیە هەردووکیان هەم جوانە بێت و هەم ئیشی میڕاییەکە باشە نابوو زووتر بیبڕن وەڵای ئیتر ئیشە زەرورە بە ئێمە بەڵێ زەرورە بە بەست چی من بەس ئەوەیە ئیشە ساردۆ سەرمایە و ئیسە پێویستە ئێوە زۆپای دار داگرسێنن یان زۆپای نەوت بەکارێنن زۆری دارە زۆری بەڵێ باشە ئەم کەشە هینی پێوە نییە داربڕووی پێوە نیە بچن بۆ بارەدار پێوێتی بەڵام ڕاحمان نییە و زۆر زەروریشنی خۆمان لەم دارانانە زۆرە باشە من هەر بە زۆری تو بینم لێرە بۆ داری تووتانەوە نەڕوان لەبەر سووتان زیاتر هەم بۆ سروشتی وڵاتەکەی مەملەکەتە ئاویشی زۆر ناوێ ڕەجی زۆرە ڕاتە خوارەوە و بە دێمیژە بێت بەڵێ باشە ئەم تۆی تۆ بەردارە یا بێبەرە بەردارە توی ڕەشە بەڵێ باشە متوربەت کردووە هەر بە خۆی خۆی وایە بەڵ ئەم تووە خۆت ڕواندوتە یا ڕواندومە خۆت ڕواندوتە هینەکەی لەکوێ هێناوە نەمامەکەی لەکوێ هێنا لە ماڵی حاج ئەحمەد مسەفا باشە ژنەکان زۆر ڕقیان لە توی ڕەشە چکە بەرەو حەوشە هیچ نایڵێ هەمووی ئەڵێ ڕەنگە ئێڕێژن هەم مێشتێ هەم سروشتی جوان نییە کوردەواری زیاتر توی زڕ بۆ ناو حەوشە بەکارێنێ چۆنە تۆ ئەم ئینی بەردارە ڕۆندو شارەزانی لێ ئێمە بەڵێنی نەوەدار ئەوەی ئەو لا ئەوە زڕە ئەوەی ناوەڕاست لا دەڵخەشینەکە ئێستا ئەمەی کە لەیەکەیتەوە بەشی چەند ڕۆژەکات والله ئیتر ئەوەی سە بەشی دوو ڕۆژ سێ ڕۆژەکەوە ئەوە و پەلێتر بڵێن هیچی تری لەگەڵا بەکار نانی بەس ئەو دارە بەس ئەو دارە و کەمێن نەوت لەگەڵ داری وشکیژمانەیە کەمێک تەڕە بە تەنیا ناسووتێت داری وشکیژمانەیە بەکارێن لەگەڵیان بەس هەستم کرد تەورەکە زۆر تەوەرزینەکە و زۆر تیژ وڵای تیژ شوێنەکەشی نابارە عمل تەور نایە بێ بساچەی لەگەڵ باشە بۆ مشار مشار نەوەڵە وڵام مشار چاکیدا وڵی چاکە بەڵام تر ئێمە نیمان ئەمە ئێوە پێڵن بڕین یا پێڵەن داهێنان وڵا داهێنانی پێڵێن بڕینی هەرکان هەر فەرقی نییە باشە تووەکەی داهێناوە بەڵێ تووەکەی بڕی بەڵێ وای بەڵێ کاگلا سلام علیکم چۆنی قوربان باشی سەحەت چۆنە چاکی باشی شکر بەزە چۆنە شکر باشی با قوربان سوپاس دەکەم کاگلا بینیم شارە زوریانە ماشەڵا خۆ گۆڕیوە وڵای ما هەروای نایە بە بنەماڵان واین ماشەڵا عنی ئاوا دایمە بە شوش و قۆز و ئەوانە بەڵێ دەی باشە بەفەق هەسوو ماشەکەم کاگلا بابزانم تۆ لەم لادەیە بە چی مەشغول وڵایی بە ئاژەڵداری و بە وڵاخ و ئەم بەشتانەمانێ ڕەشەوڵا خوشتیوە زۆرینەی ئەبینم ڕەشەوڵاخیان ڕاگرتووە مەسەلە چییە؟ وەڵا مەسەلە ئەوەیە ئیمڕۆ گەنجەکە شوانی ناکات بەس ئەو وڵاخەکە شوانی ناوێت لێ ئەخڕون ئێوارە چین بەدەمە یا خۆیانێن بەس حیوان بەڵێ بەس حیوانەکە ئەبێت دایمە بە دوایەوە بیت باشە لادەیەکی ئاوا بۆ ئەوە ئەشێت چەند سەر ڕەشەوڵاخێکت هەبێ و بە دیاریەوە دابنیشی و ژانەکە بەڕێوە بە وەڵا ئیترەوە ناچاریە نەوەڵا نایبەت ئەی باشە جگە لە
ئاژەڵداری جگە لە ئەوەی کە ڕەشە وڵاقت هەیە چی دیگە هیچ ئیشێکی تر نییە؟ وەڵی ئێمە هیچمان نییە هیچ ئەی تۆ پێم بڵێ بابزانم دەغڵودانەکەیت وەڵا ئەیکەن بەس ئێمە بەکەمی بەڵێ بۆ خۆ زەوێکی زۆر لەبەر ئاوایەکە وەڵا ئیتر هەرگە بە گوێرەی تەوزیعێکی خۆی ئێمە وەختی خۆی باپیرمان 6 برابوون بەشیان کردووە هەرێکە بەشێکیان بەرکەوتووە ئێستا بەشەکانیش ئەگەر زۆریش بوو بێ هەرێکە 4 کوڕ 5 کوڕی هەبووە ئیتر بەهۆی ئەوەیەکی بەشێکی کەممان بۆ ماوەتۆ ئێمە باش کاک لە ئەمڕۆ بەنسبەت ئەم ساڵەوە ڕۆژی وەکو ئەمڕۆ سارد هەبوو وەڵی ئیم ساڵ لە ئەوەڵۆ 2 ڕۆژوا سال بوو ئەنا ئەوەکو ئەم ڕۆژە نە بەفر هاتە خوارەوە بۆ ناو ئاوەیەکە ئیم ساڵ نە ئیم ساڵ نەهاتووە تا بەفری پێوێ تا بانی منۆک و خوجاتوە باشە ئێوە وا هەستەکەم کە لەگەڵ ئێرانیشا ئەم دیوا و دیون واتە دەیەکانی ئێران لەو دیوە زۆر دوور نین دەیەکانی ناوچەی مەریوان ئێوە ژنوژنخوازیە خزم و هینێکتان لەبەی نایە وەڵاهی بەکەمی بەڵێ ئانیسە من خۆم وەختی خۆی زوو پورێکم لە مەریوان شی کردووە لەو دیوەی ئەیتراوا کەم تافرەیە خەڵک خزمایەتی هەیە زۆر بەکەمی باشە ئەم سنوورە ئێوە هاتوچوویەکی پیان ناکرێت بۆ ئەم دی و بۆ ئەو دی وەڵا زوو ئەکرا بەس ئێسە نە ئێسە نەوەڵە باشە تۆ پێم بڵێ لەم دەیە زۆر دەیەکی خۆشە گونجاویشە چۆنە وڵاخە بەرزەیتیانەوە تۆ ئێستا زۆر گونجاوە ئەسپێکت هەبوایە تو زانماینێکت هەبوایە و زیینت کردایە و تو زانام دووتانجی بە دوایەوە وایە نازانم خۆشە خۆ ئەوە شتێکی زۆر خۆشە بەڵام بەنیسبەت ئەم سنووری ئەمە شتی وامان کەم بووە نەیش بووە من یعنی من بە بیریوەری خۆم شتی وام نەبینیوە لەگەڵ ئاوەدان بێ بەردەبەر مامۆستا هەندێک ئەڵێن ئێستا خۆشە و هەندێکی ترەڵەن قەدیم خۆشە با بزانی بە بۆچوونی تۆ ئەم لە نێوانی ئەم قەدیم و جەدیدەیە لە نێوانی ئێستا و ئەوسایە ئێستا خۆش و ئەوسا خۆشە لە چیوە هاتوو بەڕێی تۆ کامیان خۆشە بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا بە خێراتنی گەرمتانەکەم یاخوا بە خێر بن سەر چاومان بەڕاستی ڕوانگەی و پرسیارەی جەناب تۆ ژینی لادێکە ئێستا پرسیارەکەی لە خەڵک لەوانەی بە تەمەنن پێشینەکان زۆربیان ئەڵێن ژیانی لادێ جاران خۆش بوو منیش لەگەڵەوەم کە جاران خۆش بوو بەڵام ئەو خۆشیە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک چەند هۆکارێک یەکێک لەوانە بەڕاستی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بوو خەڵکی بەدەم یەکەوە بوون لە خۆشی و ناخۆشیە لە فرمان و کارە بەگەل ئیشیان ئەکرد یارمەتی یەکیان ئەدا هاوکاری یەکیان ئەکرد و هەروەها ینی پارویەک نانی هەبوایە لەگەڵ هاوسەکەی بە یەکەوە ئەیان خوارد جاران بیستوتانە جەنابتان کاسە ئاوسێ هەبوو یعنی خواردنێکی خۆشی هەبوایە ئەو ئێوارە ئەینات بۆ ئاوسەکەی تری بەڵام سیرەکەی ئێستا ئەوە نەماوە ئێستا ئاوسەکەی مثلەن لە شاریان لە شوێنەکانی تر کێشەیەکی ئەبێ حتا مردوێکی لێ ئەمرێ بە وەکو پێویست ناچێ بە دەمیوەڵێ و مشکلەی تۆیە اینجا بەڕاستی ئەخلاق هەبوو ڕەوشت هەبوو جاران ڕێزێکی ئێژگار هەبوو لە نێوان تاکەکانی کۆمەلگا لە ڕووی ڕەوشتەوە بەڕاستی ئافرەتان دایکان لە ڕووی پۆشاکەوە جیاوازیەک هەبوو بەڕاستی یعنی من کۆمەڵەشت هەیە پێی معجیبم جاران دایکیەک ئاوی ئەخواردەوە هەر ئاوێکی ئاسایی ڕووی ئەکرد بەولاوە یعنی بەرامبەر پیاوێک کە بۆستایە ئەو ئاوەی نەئەخوارد ئەوەندە شەرم ئەوەندە ڕەوشت ئەوەندە ئەخلاقتیە پیاوەکەی خۆشی و ینی شەرمی ئەکرد
تا ئەو ئەندازەیە ئەوەندە ئەخلاق و ڕەوشتە بوو بەڕاستی هەمووشی ئەمە ئەگەڕێتەوە بۆچی بۆ پابندبوونی ئەو خەڵکە بە ئیسلامەوە یعنی پابندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە وای کردبوو کە هەموو پایەکانی ئیسلام بە کردارتیانە ڕەنگی دابوویەوە ئەوە بوو بۆ هۆکاری ئەوەی کەوا یعنی ژیانی لادێ خۆش بوو ئێستا ئەوە نەماوە ئێستا بواری کۆمەڵایەتی ینی بەو ئەندازەی جاران نییە هەیە ینی ئێمە بەڵام بەو ئەندازەی جاران نییە بۆیە خەڵکی تامەزرۆی جارانە و هەر ئاوات بەوە ئەخوازیە و ئەڵێ جاران خۆش بوو ژیانی لادێ خۆش بوو یعنی کۆمەڵێک ئاکار و کۆمەڵێک ڕەوشتی جوانی تیا بوو کۆمەڵە سیفەتی جوانی تیا بوو وای کردبوو کەوا خەڵکی هەموو دەم ئاخەڵ ئەکێشێ ئەڵێ بۆ ژیانی جاران بەڵام ئێستا سیرەکەی مەسەلەن ئاوسەکەیەتی دەنگی نییە لەگەڵەیە کورە حتا خزمەکەیەتی حتا براکەیەتی لە دەیەکا مەسەلەن ئەکرێت دووسێ بنەماڵە هەبن ئەم بنەماڵ لەگەڵ ئەوە دەنگی نەبێ ئەمانە هۆکارێکن کە بەڕاستی ژیانی ناخۆش کردووە هیوادارم و ئومێد ئەەکەم کە بەڕاستی لە هەموو هاوڵاتیەک لە گوند نشینەکان کەوا یعنی ژیانی لادێ بگێڕنەوە بۆ ئەو ژیانی جاران ئەو خۆشی جاران ئەو ئاواتە مامۆسا بابێنی لای جەنابێت باز لەواکەن کە باوکی بەڕێزت وەختی خۆی لە ڕابردووە ئیمام و خەتیبی ئێرە بووە حەزەکەین باسێکمان لە ئەو چۆنەڵی هێڵە دینداریەک بۆ بکەی لەوەی کە ئایا بەردەبەل مامۆسای تایبەت بەخۆی هەبووە ئایا مزگەوتی فەقەی تیا بووە ئایا لە شوێنی ترەوە مامۆسای بۆ هاتووە حەزەکەین شتێکمانە لەو بابەتە لەو مێژووە باسکەیت بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکی بە خەراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەم ئەوەنەی من بیرم بێ و تەمەنم هەبێ باوکم مەلای ئەم دێ بووە وەک مەلایش بوو هەم ماوەیەکیش مختاریان بووە هەم جارێکی تریش جوتیارێک بووە وەکو جوتیارەکانی گوندی بەردەبەر خۆی جوتی کردو خۆی کاسبی کردووە وەک مەلایان بووە لە ڕاستیە نەک مەلا لە هەموو بۆ نەکۆمەڵایەتەکانە هاوکاریان بووە لە هەموو شتە چاکانە هاوکاریان بۆ اینجا دوایەوە بەرنوێژی بۆ کردوون جمعایشی بۆ کردوون اینجا باوکم کۆمەڵە فەقەیشی هەبوو حجرەیەکی بچووکی هەبوو یەکیان خۆم بووم من خۆم هەر لای باوکم خوێندومە عوامیلی تو قورعانم خەتم کردوە لای باوکم ئەوامی لە جۆرجاری عوامیلی پاڵ ئیزهار ئەوەشم خوێندووە اینجا ماوەیەکی مامۆستا مەلاحەلی یادی بەخێر ئەویش هەر دەرسی ئیزهاری پێ ئەوتم کە باوکیشم هەر لێرە مامۆسای دیەکە بوو بەڕاستی باوکم هەم لە دیەکەش ڕازی بوو خەڵکی دیەکە خەڵکێکی باش بوون لەخوا بە زیاد سپاس بخوا هاوکاری باوکم بوون باوکیشم هاوکاری ئەوان بوون لە ڕاستیمانە بگورە مامۆستا ویسومانە کە باوکت شێخش بووە یعنی مەبەسمانە ئەو هێڵی شێخایەتی دیار بووە قادری بووە نەقشی بۆ چی بوو نەخێر وەکو ئەوە نا بڵێن شێخ بەڵ سار وەکو سەیدی ساداتی بەرزنجە اینجا لەگەڵ دایشیشی ئەم ساداتی تەڕاتەوە نییە ئیتر لەگەڵ ئەم ماڵی باوە گەورەمە خزمایەتی پێکهێنا و ئەوان خەڵکی بەردەبەل بوون ئیتر ئەم تێکەڵێم نەک بڵێن وەکو ئەوە نەبووە دەروێشایەتی و ئەو شتانەی هەبوو بێ بەس بە جاران هەبوو لەگەڵ ئەوەیە کە مەسەلەن مامۆسا بوو دەرس و دەوری هەبوو لەگەڵ یا تاریقەتی شێدا ئایا باوکی تۆ شوا بوو وەڵاهی بیرم یەکەم کەمێک خەڵگە هاتن تاریقەتی دادان بەس نەگوەکو ئەوەی شێوە ڕسمیەک بێ یا بگەڕێت دووەکو دیهاتەکەنکو ئەوانەی تر کۆمەڵە شێخی خزمی خۆمان هەبوو ئەوان دەروێشیان هەبوو دێ بە دێش ئەگەڕان بۆ ئیرشاد و بۆ تۆ بە دادانی ئەو خەڵکە ئەویان ئەکرد بەس باوکم ئەوەی نەبوو ئەگەر کەسێ بە هاتایە هەر تۆبەی دائەدا کۆمەڵی خەڵک هەبوو ئەمزانی کە یەن تۆبەی دائەدان و لەسەر دەستی ئەوە تۆبەیانەکە دەراوڵە ئەوەشی هەبوو السلام عليكم چۆنی مامۆستا باشی بەزە چۆنە بەخێر بخێر بێن سەر چاوماتن مەمنونی سپاس دەکەم ئەڵێم باە بەم باە مشکلە بۆ دروست نابێ بۆ وەڵی بەرەوەڵا کەمێ دروست بێ مشکلە ناڵێ جوان نایڵە جوان بژێ بێ زۆر گەرم تازەیە بۆ زۆر باشە ئەمە چ جۆرە کولێرەیەکی پیاڵن پەنجە کێشە چییە؟ بەڵێ ئەمە پەنجە کێشە بەڵێ ترتوانی بە ئاویژەکرێت زیاتر پەنجە کێشەکەی دەمێت کولێرە باشە بۆ ئێوە ئاوی لێدەن وڵی لەبەرەوەی دەستیش و نەسووتێ و بۆ تەنورەکەش باشە کە پێوەی دێ
هەیە بێ ئاویش ئەیکە هەر بە ڕۆنیکە بەس ئێمە من لە زۆرتی هەر بە ئاو پێ زمان وساژن پێچ ئەمە هینە گرتوێتی پێچێ شتەکەی نازام گەرمە یا ئەمە دوای جارشکە بەمە ئەکەنەوە ناوی هەچێکی نەبرژابێ ئەی برژێنی تۆ پێی هەچێکی سوور نەبوو بێتەوە ئەمە چی پیاڵەن ئەمە نازانم بەقاش وڵای ئەوەی سکولێری پێ برژێنین منیش زۆر نازانم باشە تۆ لە سەیسایقەوە زیاتر لەبەر کولێرەکردنەکەی دوێرە ینی مەبەسم وە بەس لێرە کولێراکە یا لە بەڵێ وڵایی لێرەی کەم جاران لە سەیسایقیش بوومان تەنور بەس ئێستا تەنورەکەمان هێنا بۆ ئێرە باشە تۆ حەزەکەی بەم تەنورە کوردەواریە بیکەیا و فڕنەکان هەیە وڵایی من حەزم بەمەیە حەزت بەوەیە تامی ئەم کولێرە خۆش باشە ئاردەکەت زۆر لە سفر ناچێت نا وەڵام ئاردی بایعیە و لەگەڵ ئاردی تراتێکەڵمان کرد ئەو باشترە بۆ بەڵێ ئەو باشترە دەی باشە لەش ساق بێت سەلامەت بێ بەخێر بێن سەر چاوماتن سەلامەت بیاخۆ سایش بابا چۆنی باشم ئافرین ئەو چی خۆیت لێرە تۆزێکیش بە باشە ئەمە کولێرەی دەستی دایکتە حتمما خۆشەوە نیە ئافرین سایش باڵە تۆ پێم بڵە بزانم لە تۆ لە مەکتەبی باڵە لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ ئێستا چی بۆ مەکتەب دەرچم بۆ سێ دەرچووی بۆ سێ ئەی بۆ ناچی بۆ مەکتەب وڵا حکومەت نایڵێت بۆ نایڵێ حکومەت ئاخ پارە نادەنەوان پارە نادن بە مامۆستاکان باڵە ئەوانش مەکتەب ناکەنەوە نیە تۆ پێ ناخۆشە کە ناچی بۆ مەکتەب باڵە تۆ حەزەکە بچی بۆ مەکتەب باڵە تۆ کچێکی ژیری بەرزانمە هاوڕەکانە ناویان چییە هەناسەم هەنیم ماتوو ماتوو یانی چی باریم نازگوڵ باشە بابزانم ئێوە چی یاریەکەکەن یاری وەستەتێن و پێنجبەرگە و پەینەکە ناکەنەوەی بە ئاوایکەن زۆر خۆشە ئەو بە پەتەکە ئەوە جاربەجارێنێکی ئەوەی تریان ئاوها بە ئاواکەن ئەوەشەکەن بۆ چی پیاڵێنەوە ئەوانە میشەزان لێ بەڵام من ئەوان ناکەم هینە ئێستا کە ئەم پەتپێتنی ئاوا ناکەمە دا ئەوە ئەماکەی ئەمە بەڵێ ئەی تۆ پێم بڵێ ئەوەی تریانەوەی کە بەردەکەی ئەخەنە بەرخاچیان و ئاوها لێن ئەوە چی یاریەکەوە من ئەوان ناکەین ئەوە ناکەن ئەی چاوشارکێش ناکەن بەرە وڵات چاوشارکی خۆشە مام حاج ئەحمەد تۆ پێم بڵێ ناوی بەردەبەل لە چیەوە هاتووە ناوی بەردەبەر ئەو بەردەها ئیسەنی لە دەرەوە پیشانی بەردی پێڵێن بەردە خوشکە ئەوە لوسی هاتۆ بۆ سەر دیەکە ناوی لەوە هاتوو بە ناوی ئەو بەردەوە کراوە باشە چێ ناوی ناوە ئەمە تورکەکان ناویان وەڵا لە خەدیم و هەروە هاتوو باشە ئەوەی تۆ بەبیرت بێ بەردەبەل مێژوێکی کۆنی هەیە قەدیمە ئەرە وەڵا خەدیمی ئێمە لەو دیێخوان لابین لە بەر زۆرژن بارمە هاتێنە ئێرە ئەم بەردەبەلە زۆر قەدیمە بەڵێ باشە بابزانم تۆ عەسکەریت کردووە ئەرە وەڵا عەسکەری کەی عەسکەریت کردووە عەسکەری مەریکە شکۆلم کردە ساڵی 1930 گیراوم باس کرد 1930 بەڵێ کەواتە تۆ تەمەنەکە شکر یعنی نزیکە بێتەوە لە 100 ساڵ و ئەوانە کورە بەرزترە بیا خەزابی لە 100 ساڵ گەورەتری بەخوار ببێ نەبێ ساڵە دوو ساڵ کەمتر زیاترە وەلێ دەیخوای گەورە سەلامەتت کایە ئەی کاک حاجی بابزانم کەی حەجت کردووە وەڵا ساڵی هەفتە حەجم کردووە ساڵی هەفتە تۆ بابزانم بەچی چووی بۆ حەج بە وڵاغ و سواری بە ئامانە چووی بەچی بە سارە چوین بۆ حەج سارە و کاتە چی بوو
وەلا لەم سارە لەم پاسانە پاسە زلەکان بوو پیانە گوت ئامانە ئام پیانە و ئامانە بەڵێ ئەی تۆ پێم بڵێ هەر لێرە لە بەردەبەل لە بەردەبەل ناوکوڕێ بەردەبەل من ینی لە بەردەبەلیش لە دایک بووی ئارە وەڵا تۆ پێم بڵێ بزانم چیت کردووە ئیش و کار مەسەرەن دەخڵودانت کردووە کاروانت کردووە وەڵا فەلا بووین زووت و گامان کردیەوە باشە گەنم چ جۆرە گەنمێکتانە کرد وەڵا گەنمێ بوو پیانە و گەنمە زەرکەرەوانەیە وەشان و جۆمانە کرد و گەنمانە کرد و باشە گەنمی ئەو کاتە بۆ ئاردوشتە بوو ئەرە وەڵا ئەوە نەچاک بوو جۆرە گەنمێک هەبوو پیانە و قەنەهاری ئەو ژمانەیە کرد ئەوەشتانە کرد ئەرەوەڵا ئەی باشە بەچی ئەتان هاڕی با بزانم ئاش هەبوو قوربانیش ئەرەوەڵا ئاش بوو ئەمان برد لەم نەویا خۆشمان ئاشمان بوو لێرە ئاوەکان پەلپەل بوو ئیتینەکەی خۆمان وێشاوەتە دە ناودیەکە ئەمان برد بۆ نوێ ئەمان ناڕی باشە ئەو ئاشەی کە لێرە بوو ئاشی باوە بڵێن ئی بابوو باپیرانی تۆ بوو ئەرە وەڵاهین با باپیریان ئیسێ بەردەکە کە ئادەکەی پێیارە ئەگەربینیتە هەر حال لە دەستاڕەکە دەساڕەکە هەراتیایە هەرواتایە بەڵێ باشە با بزانم ئەو ئاشە بەس گەنمی هاڕی یا گەنمە کوتا و ساوەر و شتیشانە کرد قوربان نە هەر ئەم گەنمی ئاردی هاڕی و ئیتر گەنمە کوتیا و شت جایەوە بێ بە دۆڵ و شت بیکوتی حاج ئەحمەد ئەو کاتە ئێوە چ خواردنێکتان دەخوارد تەمان خواردنی ئەو کاتە خواردنێکی بەقوت بوو چونکە ئێوە هەموو ئیش و کارتان بە بازوو بوو مەسەن گەنمتانە بووە بەداست بیدورنەوە بەدا زەمان دووری و ئەم جار بەگا گێرەوانە کرد و بەگا جێرەتانە کرد ئەم جارە باە بە شەنمان نەڵک بە شەن جاری وا بوو بە هەفتە بانا ئەرە وەڵا ڕای وا بووە بە هەفتە جاش ئەم شوێنیمە باڕەشاویە بە ئیرادەی خۆ باڕەشاویش بە عمل شەن نایە ئەرە وەڵا بە کاودانەوەی بە بەڵێ بەڵێ ئەرە وەڵا باشە ئەو کاتە خەرمان و ئەو شتانەتان دروستە کرد ئەرە وەڵا دروستمانە کرد ئەیب نەبێ ڕەخە لە لامانە بووە لە نزیک ڕقەکە بووە لێ ئەگەر نەبووایە ئاومان هەڵە کرد ئاوێژەمان پێمانە و ئاوێژە بەڵێ ئەومان لێ ناو ئەرزەکە باگدێرمان لای دەیدە کاشتان پێوا کرد ئەمان کرد بە دوایی کامان پێوە کرد و باگدێمە لایتە ئابوامان لەیەک باشە ئەو کاتە هەر بە جێرە ئەتان کوتایە خود جەنجەڕیش هەبوو وەڵای لە ئەمری منە هەر بەگامان کوتا دوای جەنجەرفەیا بوو کاک حاجی وەختی خۆی کە جێرەیان نەکرد زۆر جار بەوەی مانگە گایەکە تەرسوشتیوان نەکاتە ناو گەنمەکەوە بڕوانە بەڵێ ئەیب نەبێ شتێکمارە بەجەسی پێمانە و گوگرە بەڵێ ئەو جەلامەکە گاکانی لێخوری بەدەستی و هەش گاکیان سەنێری کردنە ئابینە بێت لێوێت و فرێت لە دووری خسۆ نەهێش بخاتە گەنمەکەەوە بیخاتە گەنمەکەەوە ئەی باشە کاتێک هەبوو پیانە گوت گەنم سوورکردنی گەنم کەیە ئەوە سوورکردنی گەنم خەرمانەکە نیە کوتاو بەڵێ کە خەرمانەکە کوتا بای هەڵی کرد کابرا پێمانە و شەن ئەی تارمەکەی ئەو کە تارمیانە کرد و ئەوە کاکەی ئەمە جێی گەنمەکە بوو بەڵێ ئەمیژە جێی کاکە بوو بە ئالێرە بەرمادانا بۆ کاکەی کەتە پشت گەرەوە کاکەی کەوتە پشتە و بۆ دۆ گەنمەکە لێ ماوە ئەم جارە کەومانە کرد پیاوێ بەڵێ کەوکردن ئاها بەڵێ زەلامێتی لە پەسا بە بێژنەی کرد بە کەوەکە ئەوای لێ کرد و ڕایەوە دارێکیان بۆ چەقاند و ئەوە کەسێ داری بۆ شەقان خەوەی دەستی نەبوو هەش کەسێ خەوەی دەستی بووە دێنێ باشە کاک حاجی خۆشیان هەر بە بڵێن بە گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەوانە ناهاتوو بەڕێوە شەکر و چای دەویست نەوتی دەویست با بزانم ئێوە چیتان نەکرد بۆ شەکر و چاو ئەوانە یعنی ئەو گەنمەتان ئەگۆڕیەوە چیتان لێ کرد نەوەلا خۆربان ئەو گەنمە بەخوا ئێمە خێزانار بووین باوکم زۆر گەنمێ زۆرمان بۆمان کردە چاڵ باش ئەمان کردەم ئەرزە و ئیتر شەکر و چای بە پارەیەمان سند و ڕۆنمان بوو لاخی زۆرمان بوو ئاژاڵمان بوو ئیتر کە لەوێ داگیریان هەچێ شتە فرۆشتمان بەڵێ باشە با بزانم ئەی بۆ ڕووناچی چیتانە کرد بۆ خۆگەرمکردنەوە چیتانە کرد وەلای خۆبان چووی دارمانانی دارمانهانی بە بارەدار و بۆ ئەیبنەوێ بە گوێرەش بەوە زۆپاش دروست و زۆپامان دا ناو ئەم جارە ڕووناکیەکە چرامان بوو
چای گەورە گەورە هی ئینگلیزیان پێ و ئەم فانۆزانە گەورە بوو لەومانە داگرسان و دواوە ماوەیەکی ئەوە نەبوو فتیلە قەلیلە مادیێ ئەوە ئەوژێ بوو ئەوە زۆر خراپ بوو ئەوە هەردوو کەڵێکی زۆر کەڵێ پیسیەکە ئەوە زۆر جار بۆ ناو حیوان وشت بەکاریانێ بۆ ئەو مانەیە بوو. تۆزە خۆکۆ کردوەوە سەرماتە بەڵێ وڵات جاوەکەی هەر ساردیش ساردە کاک بەلا سەفەر ئێمە ئەم بەیانیە کە هاتین زۆر زوو هاتین هێشتا زۆرێک لە خەڵکی هەڵنەستا بوون خەڵکی ئاوایی پیاوێک ناوی حاجیوالیە خۆی خێزانی ئێمەیان بینی بە 1000 سوێند ئێمەیان برد لە ماڵەوە نانونمەکیان مان خوارد وتیانی لا نانومەکمان نەکە ناڕۆن بەڵام لۆقەتێک هەیە لەسەر بەردەبەل ئەڵەن خوڵقە بەردەبەلی ئەلاساس خوڵکیان ساردە ئەمە لە چیوە هاتووە و وایە وا نییە تۆش وەکو خۆی بۆمان باس کرد بەڵێ وەڵای مێژووی بەردەبەل تقریبا 300 ساڵێکە بێ ئاوادان کراوەتەوە و مێژوەکەیژی با لە مێژوەکەی بگەڕێن بەڵام ئەو ناوبانگە کە هەیە لە بەردەبەلا کاڵێن خوڵکە بەردەبەلی زۆر بەبێ زەمیرانە شکانیانەتەوە ملیەما ئەمە عەسڵەکەی ئەوە بووە پیاوێک هەبووە ناوی ئەلیکۆڵ بووە کە لاوەکانی لە پشتی بەردەبەلۆیە زۆر دەوڵەمەند بووە زۆر خانەدان بووە پیاوێکی پیاوانە بووە تقریبا لە مێژووی بەردەبەلا خەڵکی ئێرە نیان بینی و بەڵ دەماودەم گێڕاوەتەوە ئەو ئەلیکۆڵە زۆر خانەدان بووە گەلەخانی بووە دیوەخانی بووە 50 سوارێک لەم دیانەی ترۆ هاتوون چوونەتە هەژدێ دەسەڵات و ئیختیداری ئەویان نەبووە کاتی خۆی زوو زۆر خەڵک کەم دیوەخان و ئەم شتانەی بووە هاتوونەتە لای ئەو ئەلیکۆڵە خزمەتی وڵاغەکانی کردوون و خزمەتی خۆیانی کردووە خزمەتێکی باشی کردوون بەیانی کە ڕۆیشتنەوە بەم دیانەی ترا ڕۆیشتنەوە ئەوانەیە کە پێشەوە خۆڵکیان نەکردبوون و مەسەل فەقیر بوون و فەقیر کەوتون و یعنی جەیەکی وەها زۆریان نەبووە و دویانە خوڵکی بەردەبەلیە ئیتر ئەو دیانەی تریش شتەکان بەسەر ئێمە هەڵگێڕاوەتەوە کە گوایە ئێمە خوڵکەکەمان سارد بێ خۆتە زانی ئەمڕۆ هەر چوونە هەج ماڵێ هەر خوڵکیان کردن و تورکی تێتان ئاڵا بوون بەڵام ئیتر ئاوە شتەکە ئالەوە هاتووە ینی شتەکە عکس بۆتەوە شتەکان عکس کردەوە زۆر شتی تریش هەیە هەر ینی لە زمانی عەرەبیژە یعنی ئەوەی کە بە زەم هاتووە یعنی بە چاکەیە لە زۆر شوێنە هەیە بەو شێوەیە لە چاکەی خۆمانە وەڵاوەمان فێڵێن نازانین چۆنی قوربان باشی نەخوا بەجێبێ باشم سپاس دەکەین جەنابێت ئەنجومەنی گوندی بەردەبەلم بەڵێ منەکە هەڵیان بژاتم ئەم قەومانە بە بچووکی خۆیان تۆ چیان بۆکەیت والله حەشتی بە بۆیانەکەم حەشتێک لە دەسەڵاتمان بێ و حکومەت بینێرە و حکومەت نەینێرێ من هەم لە خزمەتی تۆ پێم بڵێ ئەی مۆرەکەی کە ئاوا لێ لە چیت لە قازی باشە دەیەکە چەند ماڵە 50 ماڵە 50 ماڵ ئەی نفوز ئەزان چەند کەسی هەیە والله لەوە پێدەوری 400 کەسی تیا بوو باشە 50 ماڵە ئاوا ئەگەر بێژمێری 1 و 2 3 ئاوا ئەی بە پشکە گۆشت بە پشتە گۆشت زیاترە بێ زیاترە بێت باشە ئەی ئەگەر بۆ پارەی مۆلیدە پارەی مۆلیدە وڵایەتە بە حەچێ بە پێی ئەمپێرە
پێ ئەمپێر ئەمپێرەکە هیوا هەیە 4 ئەمپێری هەیە 15,000 بەس لە کاتی پارەی مۆلیدە کەم نابێتەوە نەوەڵا لە مۆلیدە کەم نابێت باشە مشکلەکانی ئەم گوندە چین وڵی شکل مشکلەمانی دە باشە بابزانم گوندەکانی دەوروبەرتان چۆ وەڵامە قەڵبەزەیە و تازە دێ و نەوێ و وەڵام سمتە و بانی بنۆکە و ئەوە بچینە خوارە شانەوەریە و کانیاسکان و قاینەجەیە و ئەوە چین بەو دو جۆمەرەسیە و بۆڕێر و سیامیەوەیە و ئەمانەت ئەی دیەکانی ئەو دیوی ئێران ئەو دیۆ سیاناوە وەیسەیە و ئەسکۆڵە دوو ئەسکۆڵی بە هەیە ئەسکۆڵە و تووتمەرە و دەراشیەخانە و ئاواچی بۆ داترۆ بەخوا نازەم چووی پێژینێ باشە بابزانم ئەم جادێ ئێمە پێ هاتین بەیانی سەیرمان کرد قیرە تا ناو ئاوای قیرە ئەمە کەی خێرتان بۆ کراوە وڵی نازانم بۆ ساڵی چنی دەمێکانی چوار پێ ساڵەکە بەخوا تاریخەکەم نەنووسە شتی بایم لە بیرەچێت و لە بیرەچێت باشە جادێکی خۆشە ڕوا بۆ سەر ئەو یاڵە ئەوان ئەومان بۆچی ئەوە بۆ بانی بنۆک بۆ بانی بنۆک بۆ هەرقیرەکە کارەباشتیانی ئەی ئێوە بێ با بڵێن مەشروعی چیتانێ وڵی مە مەشروعی ئەومان بۆ کراوە خەسەخانەمان بۆ کراوە خەسەخانەمان بۆ کراوە مەکتەبمانێ هەموو شتێکمان بۆ کرا لەخوا بەجیای بۆ لەو مدیناحی پێشووی خورماڵ کاکسم کۆ بۆی کردین بۆ ئێرە ئێستا سەر بە ناحی خورماڵە ئارە وڵە ناحی خورماڵی قەزاکەشتان سێ ساقە هەر حاڵە بجێ حاڵە بجێ ناتوو بەڵە ناسی ساغ نیمە ئێمە ئاخر دێ خورماڵین ئێمە 46 دەی خورماڵ ئێمە ئاخر دێ خورماڵین جەنابەت چەند ساڵ لێرە مامۆستا بووی و حەزەکەم بزانم کاردانەوەی خەڵکی گوندی بەردەبەل بۆ بابەتی دینداری ئایا هەڵکردنیان لەگەڵ دینداریا چۆنە گەنجەکانیان بە تەمەنەکانیان ئایا عاشقە مزگەوتن عاشقە دینن کار و کەسابە دوای لێ نەکردوون کە مەسەن مەشغوڵی دنیا بن و بە جۆرە لە جۆرەکانیانی بە سارد و سڕی عیبادەت بکەن ئێمە هەر هاتنەوەمان بۆ ئەم گوندە کە ئەوەدانمان کردو لە سەرتاوە لە 92 یەکسەر خەمی ئەوە خوراکە مزگەوتەکە ئەوەدان کرێتەوە خەڵک بە فەقیری و هەژاری ئەو کاتە بەرتێنان و ئەم لاولا و هێنان ئەم مزگەوتان بەم شێوازە دروست کرد و ئەوەدانیان کردو بەڵێ لەو کاتانە ماوەیەک مسافەیەک وەکەوەی کەوا مامۆسان نەبوو بەڵام من لە شانزەی 2096 ئیمام و خەتیبی ئەم گوندە بووم لەم گوندا بووم هەتا 2000 ماڵژمان لێرە بووە وەکو ئیمام و خەتی وا بووم 2004 سەرەتای 2004 ئیتر بەهۆی خوێندنمەوە لەو بەغا وازم لە گوتار هێنا ئەگینا هەتاوکو 2004 بە بەردەوامی بەبێ دابڕان ئیمام خەتیب بووم لەم مزگەوتا وتارم بۆم خەڵکە داوە لە الحەمدوللا خەڵکەکەی زۆر عاشق بە دین بووە بە بەردەوامی هاتوچی مزگەوتیان کردووە بە بەردەوامی ئامادەبوون لە وتارەکانە حرمەت و ڕێزیان هەبوو بۆ مزگەوت بۆ دین بۆ مامۆسای ئاینی بەردەوام ئەو شتانیان بووە من مەمنونیان هەمووە ئەی بە ئاو بڵێن تەمان گەنج و دینداری دوشتی جوانن ینی ڕەنگە لە زۆر شوێنە باو بڵێن خەڵکی بەتەمەن ببینین ئەوانی کە بەتەمەن عادەتەن لەگەڵ عیبادەتا باشن لەگەڵ مزگەوتا باشن بەڵام جۆهەرەکە ئەوەیە ئایا مەسەن گەنجەکانیان چۆنە حەزەکەمەوە ئیشارەت پێ بکەم ئەم دێ ئێمە لەگەڵەوە کە کۆمەڵی مامۆسایتی هەڵکەوتوە خەڵکی دێکە خۆی مامۆسەمە لە حسێنمان بۆ خۆی ئەفریقا مامۆسەمە لە عەلیمان ئێساش ماوە لە تەمەن لە عەربەتە دوو مامۆسای تژمان هەبوو وفاتیان کرد مامۆسا جەمال و مامۆسا ئەبوبەکر خوا عەفویان کە ئەوانە یەکیان بە فەقیهەتی لە کاتی فەقیهەتیە بەهۆی غاز لێیدا عەمری خوای کرد ئێساش کۆمەڵی مامۆسای تر لە دیەکە مامۆسان ئیسا لە دێهاتەکانی ترا خەڵکی ئیشی مامۆسایەتین لەبەرەوەی ئەم دێیە دایمە بۆ دینداری عشق بە دین بوون دینیان خۆش ویستووە ئێساش بە بەردەوامی حوجەکانمان هەر فەقیهەتیایە لە دیەکانی خەڵکی ئەم دێتانی خەریکە ئینشاءڵڵا بۆ ئایندا ببێتە مامۆسا لەبەرەوەی نیشانەی وایە کە ئەم دێ حەزی بە دینە ینی هەموو دیاتەکانی کوردستانمان بەتایبەتی ئەم ئێمە گەنج و لاوەکانی هەمووی حەزیان بە دین و دینیان خۆشگەرەکە گەورە مەفەقتان کە سپاس باسەکەم منیش سپاستانەکەم بەخێر بێن نەخۆسەر پێی فەرمین ئێوە بەردەوام باوەکوونێ نەهێنیەکانتان بێدەنگیەکانتان زیاتر بێت لە وشە و لە قسەکەوا گفتوگۆ لەگەڵ یەکتریاکەن ئەمینی و خۆشی و شادی بۆ ئێوە
بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئاوادان بێ لە گوندی بەردەبەلەوە دەستی ماڵاوایتان بۆ بەرزەکەینەوە و ئەڵێن تا بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ